لە سەردانێکیدا بۆ شاری کەرکووک سەریم زبوری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دیوانی پارێزگای کەرکووکی بەسەرکردەوە و لە کۆبنەوەیەکدا کە لە نێوان پارێزگاری کەرکووک و جبوری بەڕێوە چوو سەریم زبوری ستایشی هێزانامنیەکان و هاوڵاتیانی کرد لە بەرامبەر شکست پێێنانی پەلامارەکەی داعش کە ڕۆژیهێنی بۆ سەر شاری کەرکووک ئەنجام درابوو. پەیامی ئێمە کە گەیاندومانەتە شاری کەرکووک بریتیە لە دەربڕینی پیرۆزبایی و ستایشی ڕۆڵی هێزە ئەمنیەکان و پشتیوانی هاوڵاتیانی کەرکووک بۆ ئەو هێزانە کە بۆ مایش کەس پێهێنانی پەلامارەکەی داعش وەستاندنەوەی کەرکووکیەکان بە هەموو پێکاتە و نەتەوەکانیەوە سەلماندویانە کە هێزێکی لە بنەهاتوو پێکدەهێنن بۆ سەرخستنی ئەرکی هێزە ئەمنیەکان بە پێویستی دەزانم ستایشی ئیدارەی کەرکووک بکەم کە ڕۆڵی خۆی بینیوە لەم دۆخەدا بە هەموو لایەکمانەوە دەبێت کار بکەین بۆ پاراستنی ئەمنیەتی ئەم شارە چونکە ئەمنیەتی کەرکووک بە مانای ئەمنیەتی هەموو عێراق دێت. پارێزگاری کەرکووک جەختی لەسەر ناردنەوەی ئاوارەکان بۆ زێدی خۆیان کردەوە و ئەو هەنگاوی بە فاکتەرێک بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک وەسف کرد. لەم هاتنەدا باسی ئاوارەکانیش کرا گەڕانەوەی ئاوارە و لە هەندێک شوێن کە خانوور و خێنراوە و خەڵک دەرکراون باسی ئەوانش کرا. ئەڵبەتە ئێمە پێمان وتن ئێمە لەگەڵ ئەوە نین کە بە هیچ شێوەیە غەدر لە هیچ ئاوارەیەک بکرێت و خانووی کەسێک بڕوو خێنرێت بەڵام لە هەمان کاتیشدا ئەبێ باری ئەمنی بپارێزرێت و ئەو کەسانی کەوا گومانی لێ ئەکرێ ئەبێ لێکۆڵینەوەیان لەگەڵا بکرێت بەڵام سزای بە کۆمەڵ هیچ کاتێ ئێمە لەگەڵی نەبووینە چونکە کورد خۆی سزای بە کۆمەڵی بەسەر هاتووە. سەدام حوسێن هەموو دێی لە کوردستانە نەهێش بەڵام کورد هەرمایەوە لەبەر ئەوەی ئێمە ئازاین ئەو جۆرە کارانە نەتیجەی باشی نییە و خراپە بۆ ئێمە وەکو میلەتێک کە زۆر غەدرمان لێکراوە ئەبێ لەو ڕۆژانە بکەینەوە کە وەزعی خۆمان چۆن بووە. جا بۆیە لێرەدا من جارێکی تر ئەڵێمەوە هاتنەکەی هاتنێکی باشە. ئێمە تەبعەن گلەی ئەوەشمان کردکەوە ئەمان بێدەنگن ئەو شوێنانەی کە ئازاد کراوە کە خەڵک ناڕاتەوە ئەمانیش بێدەنگن لەسەر ئەو مەوزوعە بەڵام جەنابی زۆر بەڕوونی قسەی کرد ئەبێ ئەو شوێنانە خەڵک بگەڕێتەوە. هەماڕۆژ سەلیم زبوری دیوانی ئەنجومەنی پارێزگاشی بەسەر کردەوە و تاکی لەسەر هەمانگی نێوان هەردوو ئەنجومەن کرایەوە پاشتانی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بریندارانی پەلامارەکەی ڕۆژی هەینی لە نەخۆشخانەکانی کەرکووک بەسەر کردەوە.